تا دوو ڕۆژی دیکە بەغدا موچەی هەرێم دەنێرێت. ئەمڕۆ یەکشەمە 2 ئاداری 2025 سەرچاوێک لە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی عێراقەوە بۆ تیوار ئاشکرای کرد کە لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا بەغدا دەست دەکات بە ڕەوانەکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. سەرچاوەکە دەڵێت حکوومەتی هەرێم لیستێکی بۆ بەغدا ناردووە لەلایەن بەغدا و وردبینیکردنی تەواو بووە. دڵنیە بن کە لە بەغداژی شەکیەوتۆی نەماوە و لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا دەست بە دابینکردنی پارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت و چاوەڕوان دەکرێت زووتر موچە بگاتە دەستی فەرمانبەران. سەرچاوەکە وەشی خستە ڕوو وەزارەتی دارایی عێراق بڕی 950 میلیارد دیناری بۆ موچەی مانگی دوو تەرخان کردووە کە ڕەوانەی بکات، بەڵام بۆ مەرجەی کە دوای ناردنی پارەکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان خشتەیەک بۆ خەرجکردنی موچە بڵاو بکاتەوە. جێگای ئاماژەشە کە هەرێمی کوردستان و عێراق لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە بۆ ئەمساڵ گەیشتوونەتە ڕێکەوتن و بڕیارە مانگانە بەغدا بڕی 950 میلیارد دینار بۆ موچە ڕەوانە بکات. لە بەرامبەریشدا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە و هەرێم 150 داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا دەکات.